بۆ یەکەم جار لە مێژووی دروستبوونی ئەم دوو دامەزراوەی حکوومەتی عێراق ئۆفیسی خۆیان لە دەروی بەخا بکەنەوە. ئۆتۆمبیلی مازدای یابانی بە فەرمی لقی خۆی لە شاری سلێمانی ئەکاتەوە. ئێرە ناوەندی نێودەوڵەتی دارایی و بازرگانیە لە شاری سلێمانی کە لە ماوەی ڕابردوودا چاوەکان لەسەر ئەم ناوەندە بوون کە پارێزگاری بانقی ناوەندی هاتە ئێرە و ناساندێک بۆ شوێنەکرا. ئەم شوێنە چەندین لقی بانقی وەکو ڕەشید و ڕافیدین و نووسینگەی بانقی ناوەندیشی بڕیارە لێ بکرێتەوە کێشە بێت لە ناوەندە گرنگەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان. من لێرە شاد فکرێت بەڕێوەبەری پەیوەندیەکانی ئەم ناوەندە وەرەگرت کاک شادەگە فەرموویتە ئێرە لە ماوەی ڕابردووە پارێزگای بانقی ناوەندی هاتە ئێرە. چی ئەکرێت کەی ئەکرێتەوە ئێرە کەی لقی بانقی ڕەشید و ڕافیدین لێرا بینین؟ کاکە دیلان زۆر سپاس بۆ میدیا سەنگینەکەی 964 سوپاسانەکەم کە بەدوا داچوونەکەن بۆ ئەو پرۆژە گرنگانی کە لە سلێمانیە دەبن بە واجهەیەک بۆ ئەوەی کە ناوبانگی سلێمانی بەرەو جیهانی بوونی زیاتر بەرن. ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی لە مانگی دووی ڕابردووە ئەم ساڵ بەڕێز پارێزگاری بانکی ناوەندی لە مەراسیمی ڕاگەاندن و ناساندنیا بەشداری کرد. ناوەندەکە لە ئێستادا کار لەگەڵ هەموو ئەو لایەنانە دەکات کە بڕیارە لە ناوەندەکەیە ئۆفیس و لقەکانیان بکەنەوە. یەکێک لەوانە کردنەوەی نووسینگەیەکی بانکی ناوەندی حکوومەتی عێراق کامەکارێکی زۆری لەسەر کرا و گەشتۆتە قۆناغەکانی کۆتایی. لەو باوەڕەدام لە ماوەی داهاتوودا بتوانین مژدەیەوە بە هاوڵاتیانی شاری سلێمانی بین کە نووسینگەی بانکی ناوەندی حکوومەتی عێراق لە ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی بازرگانی ئەکرێتەوە. بە نیسبەت بانکی ڕافیدین و ڕەشیدەوە، بانکی ڕافیدین و ڕەشید ئەوانیش گەشتونەتە قۆناغی کۆتایی، بە تایبەتی بانکی ڕافیدین کە ئەوان بە نوێنەرایەتی خۆیان لقی فەرمی کۆمپانیای کیکارت کە بەشی با بڵین ئەلکترۆنی یا با بڵین نمایندەکار و نوێنەری بانکی ڕافیدین نەبێت وەکو بواری ئەلکترۆنی بانکی ڕافیدین لە ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی بازرگانی بۆ یەکەم جار لقی سەرەکی خۆی ئەکاتەوە کۆمپانیای کیکارت. بانکی ڕەشید لە قۆناغێک لە قۆناغەکانە بە هۆکارێکی با بڵین نەبوونی پار و سیولە لە لای حکوومەتی عێراقی تام دەقەیە موافقەت یەخیدی بۆ دەرنەچوو بووی لە ناوەندەکە بکرێتەوە لەگەڵەوەی کە چەند داواکاریەکیان لە بەڕێزان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بۆ ئەوەی کە چەند ڕێکارێکی نێوانیان هەیە کە یەکلایی بکرێتەوە. ئەمە هێشتا بانکی ڕەشید بەم شێوەیە ماوەتەوە. باشە ئەوەی کە هەیە لێرە ئێوەزەم جگەتان دیاری کردووە بۆ ئەو کۆمپانیانی بواری حواڵە لە تایبەکانی AUB ئەماش لێرە ئەکرێنەوە؟ بەڵێ بەنسبەت کۆمپانیاکانی درا و ئاڵوگۆڕی دراو لە AUB بەڵێ ئێمە شوێنی تایبەتمەندمان بۆ جاکردوونەوە حازر کردووە و بانقی ناوەندی حکوومەتی عێراق با بڵین موافقەتی کۆتایی کەشفی مۆقعی بۆ ناوەندی نێودەوڵەتی لە دارایی و بازرگانی دەرکردووە کە ئەو کۆمپانیایانەی دەیانەوێت دۆلاری پاڵپشتی کراو لە بانقی ناوەندی وەربگرن و ڕێکارە یاساییەکانیان بە هەموو شێوازێک تەواو کردووە. لێرە پێویستیان بە کەشفی مۆقعی نابێت، ئێرە ئەتوانن ئۆفیسەکانیان بکەنەوانێ لەگەڵەوە شاهەج یەکێک لەو کۆمپانیایانە بێتە ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی ئۆفیس لێرە بکاتەوە پاڵپشتی تەواوی بانقی مرکزی حکوومەتی ناوەندی ئەبێت لە بەرەوەی بانقی ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی بە نوێنەرایەتیەک یاخود با بڵین بە جەناحێکی سەرەکی لە بانقی مرکزی حکوومەتی عێراق ئەزانێت کە لە بۆ یەکەم جارە لە سەر ئاستی عێراق دامەزراوەیەک یاخود با بڵین موئەسسەسەیەکی لەم بوارەیە کە کۆکەرەوەی بواری دارایی و بازرگانی بێت دروستە بێت. هاوڵاتیان هەیە بۆ نمونە ئەیانەوێت بڕێپاری پێ هەڵاتێکی ئاسایی بێت بەبایی $1000 یا $2000
پشکێ بکڕێت وەکو نەود بێ ئاڵتون بێ ئەمانە ئێوە لەم ناوەندێت چۆن ئاسانکاری بۆ ئەم کەسانە ئەکەن ئێمە یاداشتێکی لێکتێ گەیشتنمان لەگەڵ بازاڕی کاغەزە دارایەکانی عێراق و با بڵین بە عەرەبیەکەی هەیە عێراقی ماڵی عێراقی و بۆرسی عێراقیە سووقی عێراق ئەم یاداشتی لێ تێگەیشتنە بۆ مەبەستی ئەوەیە کە بۆ یەکەم جار لە مێژووی دروستبوونی ئەم دوو دامەزراوەی حکوومەتی عێراقا ئۆفیسی خۆیان لە دەروی بەخا بکەنەوە خۆشبەختانە ئەوانیش لە قۆناغەکانی کۆتایی وەرگرتنی ڕەزامەندیەکانن بۆ کردنەوەی ئۆفیسەکانیان لە شاری سلێمانی کە ئەم دوو موئەسەسە گرنگەی حکوومەتی ناوەند لە سلێمانی کرانەوانێ کڕین و فرۆشتنی کۆمپانیا پشکدارەکانی تۆمارکراو لەلایەن ئەم دوو موئەسەسەیەوە بۆ هاوڵاتیان دەبێتە کارێکی ئاسان و ئەتوانن لە سلێمانیەوە یاخود لە ڕێگەی کۆمپانیای نێوەندگیرەوە کە ئێستا دوو کۆمپانیایان لێرە هەیە ئەم کارە بکەن بەڵام کە ئەوان خۆیان هاتن پێویستی و بە هیچ شتێک نابێت و لە ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی بازرگانی ئەتوانی ئەو پشکانە بکڕیتەوە کە لە لای ئەوان تۆمارکراوە و هەتاکو بژڵی مۆزوعی سەیفتی سەیفە لە بەروی سەر بە حکوومەتی عێراقین و لە ژێر کیانێکی قانونی ڕاستە و خۆ پەیوەندیدار بە ئەنجومەنی وەزیرانی عێراق و کارەکەن لەمە دو هاوڵاتی ئەو هەواڵە نابیستین بڵێن وڵا کەسێک پارەکەی بردو ڕۆیشت لەگەڵ ئەو دوو لایەنە فەرمی حکوومەتی عێراقیا بە هیچ جۆرێک شتیوا ڕوونایەت لە بەروی لایەنی فەرمی حکوومەتی عێراقین لەگەڵ ئەوەشە گرنگترین شت کە تا ئێستا لای ئێمە بوارێکی کز و با بڵین نەچۆتە ناو خەڵکەوە ئەو دوو موئەسەسەیە کۆمپانیای ئینشورانسیان هەیە کە ئەو کۆمپانیا ئینشورانسانە تەمینی ئەوە ئەکات کە ئەم پارانی تو بە هیچ جۆرێک نافەوتی و ئێمە بەش بە حاڵی خۆمان وەکو ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی بەشێکی گرنگمان بۆ بواری تەمین دابین کردووە کە بواری تەمین بۆ ئەوەی هاوڵاتی تەمینی هەموو ئەو شتانە بکات لە ڕێگەی ئەو کۆمپانیانەوەی کە بوونیان هەیە لە بواری تەمین کارەکەن سوودمەند بێت لەگەڵ ئەمەشا ئێمە بیرمان لە چەند شتێکی تر کردوەوە کە ئەویش ئەوەیە پاڵپشتیکردنی گەنجان لە پرۆژەی بچووک و مامناوەند لە ئێستا داگەیشتونەتە قۆناغێکی باشتر لەم بابەتەیە کە ئەویش ئەوەیە لەگەڵ چەند لایەنێک قسە بکەین و چەند گەنجێک کۆ بکەینەوانێک کە پاڵپشتی داراییان بۆ پەیدا بکەین کە ئەو پرۆژە داهێنارانانەی کە هەیەە جێبەجێ بکرێت لەلایەن ئەو گەنجانە و بە پاڵپشتی دارایی چەند بانقێک یاخود چەند لایەنێکی دارایی بڕیارە وەکالەتێکی نوێی ئۆتۆمبیلیش بێنرێتێرە هەڵاتی زۆر چاوەڕێتی ڕاستە ئێمە ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی تەنها بواری دارایی نیە بەڵکو بواری بازرگانیشە بۆ یەکەم جار لەسەر ئاستی عێراق لە ڕێگەی کۆمپانیای ئەلعەڕوشەوە کۆمپانیای ئۆتۆمبیلی مازدای یابانی بە فەرمی لقی خۆی لە شاری سلێمانی ئەکاتەوە لە ناو ناوەندی نێودەوڵەتی بۆ دارایی و بازرگانی کە هەم فرۆشتنی ئۆتۆمبیلەکانی لە خۆیەگرێت هەمیش با بڵین بابەتی سپێرپارت و سێڤیسیش بە ڕسمی لێرە ئەکرێتەوە کە ئەمەش بەشێکی گرنگە لە بەرەوەی ئێمە هەر تەرکیزمان لەسەر بواری دارایی نییە تەرکیزیشمان لەسەر بواری بازرگانیە بواری بازرگانیش لەگەڵ کۆمپانیایەکی نێودەوڵەتی وەکو مازدا بۆ خۆی گرنگێکی تایبەتی خۆی هەیە لەو باوەڕەدام پێش کۆتایی ئەم ساڵ چەند لایەنێکی زۆر گرنگ وەکو کیکارد وەکو کۆمپانیای مازدا وەکو پۆستێکی کوردی ئینتەرناشناڵ دروست کراوە ئەوانە بکەونە سەرکار لەگەڵ چەند کۆمپانیایەکی ئاڵوگۆڕی دراوە زۆر سپاس بۆ شاد فکرێت بەرپرسی پەیوەندیەکان بەڵێ ئەوەی کە ئاجۆبیستی بوون ئەمە ئەو ناوەندەیە کە تیایدا مامەڵەدارهەیەکان و بازرگانیشی یادا دەکرێت کە تیایدا چەندین بڕاندی نوێ ئەکرێتەوە کە هەم لقی هەندێک لە باقەکانیش دەکرێتەوە لەوانە باقی ڕەشید و ڕافیدەین کە یەکێکە لەوانەیە کە هاوڵاتیان زۆر چاوەڕوانیکردنەوەی لقی ئەم دوو باقەکان و هاوکات نووسینگەی بانقی ناوەندیش و وەکالەتی کۆمپانیای مازدای یابانیش بۆ یەکەم جارە لەسەر ئاسیای عێراقا لێرە دەکرێتەوە.